کێشە نییە ئەوە دەچێتە ئەو لایەنەوە و ئەوانە هەمیشە دەبێ هەبن و چەند لایڤ موزیک لەو شار و وڵاتەکەمانە زۆر بێ چی باشتر لە برازیل لەسەر جادە لە ناو ڕێستۆران لە ناو کافێ لە داروبەر هەموو خەڵک پێکن کەس دڵ ناخۆش نییە کەس پەست نییە بۆچی تازێبار بین بۆچی لایڤ نەبێ هەمیشە دەبێ موزیک لە هەموو شوێنێ لێ درێ لەسەر جادە لەسەر سەربان بنبان کافێ ڕێستۆران با هەبێ بەڕاستی بۆ چوونێکی شەیە کە شوانەکان شمشاڵ بۆ مەڕەکانیان لێدەن بۆ هۆکارەی کەوا چێژ لە موزیکا بینن زیاتر گیا و بەرەبوومەکانە خۆن بۆی کە زوو قەڵەو بن و پارەی باشتر بکات یەک دانی ترماوە تر من تەواو بۆ وەڵامی کاکنیاس من بەڕەهایی هیچ شتێکم نەوتووە هەمیشە سپەیسێک بوارێک دەهێڵمەوە بۆ وەڵامەکان یا بۆ ئەوەی کەوا فلکسبڵ بێ وتم بەگشتی ئەگەر بڕوانینە بەرهەمەکانی موزیک و گۆرانی پێش 2000ەکان دەبینین زۆربەی ئامێرەکان کۆکرین زۆربەی موزیسیانەکان لە ڕیتم لادەن وتم زۆربەی نەموت هەر هەمووی و لە دوای 2000ەکانیشەوە هەمان کێشە هەر هەیە بەڵام کەمتر مەبەستەکەم لەوەیە وردە وردە بەرەوە دەڕۆین کە کارەکانمان پێرفشناوتر و باشتر بکەین دوایین پرسیار میدیاکان دەڵێ هونەرمەندەکان بە دەستماچکردنیش نایەن بۆی کەوا با بڵێن چاوپێکەوتنیان لەگەڵا بکەین یا بەرنامەیان بۆ بکەین ئازیزی من تۆ دکتۆر عەبدوڵڵا بانگ دەکەی لەگەڵ کابرایەک تەنها بەند دەڵێ بەم دەڵێی مامۆسا بەویش دەڵێی مامۆسا نەخێر من نایم دانیشت تۆ پرزنتەرەکانە پێشکەشکارەکانە هیچ ئاستێکی زانستی هونەریان نییە لە خۆیەوە پرسیار لە منەکە جارێ من هاتووم بۆ ناو بەرنامە باسی هونەر بکەم ئەڵێ چەند ژنە هێناوە ئەوکەی پرسیارە پێویستە پرزنتەرەکانتان ئاستی زانستی و ئاستی ڕۆشنبیریان زۆر بەرنەسەرەوە بۆی لەگەڵ کەسانی وەکو دکتۆر کە دانیشتن لە ئاست و پڕبەپێستی دکتۆر بتوانن پرسیار بکەن بۆی ئێمەش بەخوا دەستماچکردینە ئێمە هەموو خواخوامانە لە میدیاکانەوە قسە بکەین بەڵام بە شێوەیەکی پەرفشناڵ زۆر دەست خۆش مامۆستا گۆرانگیان ناسکە خان کۆمنتی من تێبینیەکم تەواو بوونە ئینجا نە با گەرمە قسەکانی گەرمە با گەرمتری کەم سپاس من نە موزیسیۆنم نە موزیکارم نە موزیک ژەنم بەڵام گوێی موسیقام هەیە زۆر هۆگری گوێگرتنم لە گۆرانی لە موسیق لە هەموو ئەمانە ڕەنگە کەم هونەرمەندەیە بەقەد من هەست بکە لەکوێ نەشاز هەیە ئەوە نە حەزم لە مۆسیقایە هی حەزەکەیە نەکی تواناکەم ئەمسە گۆران زمانی کوردی زۆر جواندا ڕێژراوە قابلی دەستکاری نییە مۆسیقا خۆی کارە تۆ ناتوانی بێنێ مەلەوان کار ئەڵێ مەلەوان ناتوانی بڵێ شاخەوان کار شاخ وان کرمانجەکان پێی دەڵێن موزیکوان باشە ئەوەم پێ باشە من پێم باشە موزیکوان بێ باشە نەک موزیکار ئەوە زۆر هەڵەیە لە زمانە دڵنیا بە زۆر هەڵەیە لە زمانە لەبەرەوە با لە ئێستاوە لە فستیڤاڵ هەڵەیەک نەبێ بە هەڵەی باو بە ئارامی مناقشەی لێ بکەین و وشەیەکی جوانی لێ هەڵبژێنین یعنی من موزیسیۆنەکەم پێ باشترە لە هەمووی بەڵام ئەگەر بتانەوێت بیکوردێنن موزیزوان باشترە موزیکوان باشترە موزیکار وازی لێ بێنە وەکو وایە بڵێ مەسەلەن ئەڵێ پزیشک چییە ئیشەکە خۆی ئیش نییە پزیشکی ئەتوانی پێی بڵێ پزیشککار ناتوانی پێی بڵێ پزیشککار خۆی کارە چۆن پێڵێ پزیشککار لەبەرەوەی وەکو وایە بڵێ کاری کار تکایە یعنی تۆزێک ورتر با بیری لێ بکەینەوە وشەیەکی زۆر جوانی بۆ هەڵبژێرین بۆ ئەوی ئەم فستیڤاڵە لە ڕووی زمانیشەوە خزمەت بە مۆسیقی کوردی بکات سپاس دەست خۆش کاک بەختیار ناسکە خان هیچ سەرنجێک دوا کۆمنت کاک هەژار هیچ سەرنجێکە هەیە دوا کۆمنتی من ئەوەیە تاکی دەکەم لەسەر ئەوەی کە مامۆستا گۆران وتی ئەزمون زۆر باشە لە کەسانی تر وەربگرین مەرج نییە عەقڵی کورد بڕیاردەر بێ بۆ هەموو شتێکی کورد ئەمە شتی وان نەبووە مۆسیقای عوسمانی
سەنات موزیک لەلایەنی پسپۆری جوولەکە بەشێکی زۆری نووسرا کە هیتلەر کە جەنۆسایدی کرد لەسەر جوولەکەکان بەشێکی زۆری کەمال ئەتەتورک ئەوانەی هێنا بۆ تورکیا پارەیان پێیە مڵکیان پێیە کە ئێستا ئەچیتە کتێبخانەی ئانکارا پیاسەیەک بکەی لە بەشی مۆسیقای سانعات موزیک نە ئارابێسک مۆسیقای کلاسیکی تورکی بەشێکی زۆری ناوەکان جوولەکەن واتە من پێم وایە عەقڵی ئێرانی عەقڵی جوولەکە عەقڵی هندی عەقڵی هەر کەسێکی تر ئەتوانێ بۆ هونەری کوردی وەکو ئەدڤایسەر بێ وەکو پێشنەهادمان پێ بە ئەگەر ئەمەوێ سەیارەیەک دروستکەم من ئەمەوێ بەیانی سەیارەیەک دروستکەم باشترە بچم لە شەریکەی BMW ئەدڤایس وەربگرم تا شەریکەیەکی چاینیز من پێم وایە ئەبێ ئەدڤایسمان لە هەموو کەس ئەدڤایس وەربگرین و بۆ بەرژەوەندی موزیکی خۆمان دەست خۆش کاگەزارگیان دەستان خۆش بێ لەشتان ساق بێ بەڕاستی ئەمڕۆ زۆر زەمانمان کردنەمە هەر بۆ ڕێکۆرد یەکەمین پانێڵە بێت کە ئەوەنە کاتی بینێ و ئەوەنە دوور و درێژ بێ بەڕاستی لەبەر گرنگی مۆزوعەکە و لەبەر گرنگی بابەتەکە بە موزیک جارێ لەسەر موزیکەکە ڕێکین کاک بەختیار ئەو سەرنجەی من وەکو لینگویستیکێک ئەو شتاڵم یعنی ئەو سەرنجە تەواو من ئەمویست بیڵێم کە کارە خۆی یعنی کارێک و کارێک بەیەکەوە ناتوانین ئاکشن کۆکەینەوە ڕاستە من ئاخیر جار بەس بە بیرتانێنمەوە کە بەپێی ئەم پرۆگرامەی کە لەلایەن لیژنەی باڵای فستیڤالەوەدا ڕێژراوە ئێمە دوای ئەم پانێڵەی بەڕێزیان کاتی ئیمزاکردنی کتێبێکی هونەری شێوەکاری عێراقی و کوردیە کە لێرە بە ئامادەبوونی جەنابی شەوقی خۆی لێرە ئامادا بێت و کتێبەکە ئیمزاکرێت دوا بە دوای ئەوە سەعات 8 ئێمە بەپێی ئەجەندای ناو پرۆگرامەکە شەوە شعرێکمان ئامادا کردووە شعری میلەتان کە لێرەدا ئەو شاعرانە شعرەکانی خۆیانە خوێندنەوە و ئێمەش لەزەتیان لێبین ئێستاش بۆ سوپاسگوزاری لە هەموو بەڕێزان بۆی کە بە فعلی پێیان بڵێن بەڕاستی مانومانکردن ئەم چەند وەختە خۆتان ماندوو کردووە کە کاتتان ناوە بە فستیڤاڵ داواکارین لە کاک نیازنووری هەروەها کاک نەژات کە بفەرمونە سەرەوە بۆی کە خەڵاتی تایبەتی ڕێزلێنانی بەشداری فستیڤاڵی گەلاوێژ بەخشن بە هەریەکە لە بەڕێزان فەرمون دکتۆر عەبدوڵای جان زۆر مانومان کردی زۆر سپاس دەکەین تکایە چەپڵەیەک بۆ دکتۆر عەبدوڵا زۆر سپاس مامۆستا گۆران فەرموو دەست خۆش کاک هەژار زەهاوی دەست خۆش بێ سپاس دەکەین فەرموو زۆر سپاس بۆ کاک نیازنووری کاک نەژات عەبدوڵڵا ڕاوێژکاری کولتوری جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ناسکە خان زۆر سپاس بۆ ماندووبوونە فەرموو پیرۆزە دەستخۆش تابان لەسەر ئەم لەوحەی تەقدیریە بە وازەحی بە هەر سێ زمانەکە نووسراوە کە سوپاسی بەشداری جەنابتانەکەین
لە 25مین فستیڤالی گەلاوێژە بۆ ئەوەی بۆ هەتا بمێنێتەوە تاریخە مامۆستا